ئێستا ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. لە پاریسی پایتەختی فەڕەنسا فەرماندەکانی گەریلا نورەدین سۆفی کۆچەر و ئۆرفا و گەریلای هەپەگە بەختیار گابار یادکرانەوە جەژنی ژیانەوەی هەڵمەتی مێژووی 15 ئاب کە دەستپێکی شۆڕشی چەکداری تەفگەری ئازادی کوردە لە ئەم ساڵ بە بەرفراوانی لە وڵات و دەرەوەی وڵاتدا پیرۆز کرا. لەو چارچەوەیشدا ئەنجومەنی گەلی دیموکراتیکی درانس بە بۆنەی ساڵیادی جەژنی ژیانەوە چالاکیەکی ڕێکخست. لە چالاکیەکەدا وێنەی ڕێبەرۆجەلان و شەهیدانی ڕێگەی ئازادی هەڵواسراون بوون. هەروەها دوای قسەکردن لە ماناداری و گرنگی قۆناغی 15 ئاب فەرماندەکانی گەریلا نورەدین سۆفی کۆچەر و ئۆرفا و گەریلای هەپەگە بەختیار گاباری یادکرانەوە و سەرنجیش قرایە سەر تێکۆشانی شەهیدان و فەرمانداریان لە تێکۆشانی ئازادیدا. هەروەها لە مەراسمەکەدا سەمفزیۆنێک لەسەر ژیانی تێکۆشانی شەهیدان و نمایش کرا و مەراسمەکە باوتنەوەی درشم کۆتایی پێهات. لە شاری هامبورگی ئەڵمانیا مەراسمی بیرهێنانەوە بۆ نورەدین سۆفی کۆچەر و ئۆرفا و بەختیار گابار کە لە تێکۆشانی ئازادی کووردا شەهید بوون بەڕێوەچوو. مەراسمەکە لە هۆڵی ئەنجومەنی گەلی دیموکراتیکی هامبورگ بەڕێوەچوو بە خولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدان دەستی پێکرد. نوێنەری ڕێکخراوی بنەماڵی شەهید و بێسەر و شوێنبوانی ئەوروپا کۆما و خۆشناو عەتا ڕایگەیان شەهیدانی ئازادی بە ڕۆحی هەڵمەتی 15 ئاب بەرخۆدانیان کرد. هەروەها دیرۆک دیار وتارێکی پێشکەش کرد و نێعمەت سەڤیمیش ڕۆژنامەنووس باسی لەوە کرد کە دەبێت مافی کورد لە تورکیا لە دەستوردا جێگر بکرێت. مەراسمی بیرهێنانەوە کە بە پیشاندانی سەمفۆزیۆنێک کۆتایی پێهات هاوکات لە گیسنی ئەڵمانیا لەلایەن ئەنجومەنی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد لە گیسن دەم ناڤەند 41مین ساڵڕۆژی هەڵمەتی ئابیش پیرۆز کرا. ئەندامانی ئەنجومەنی کەلتور و هونەری گیسن گۆرانی و سرودی شۆڕشگێڕی کوردیان وتەوە و هەڵپەڕکێ و هونەری خۆیان پێشکەش کرد. ئەم ساڵ لە شاری زوریخی سوئیسرا یەکەمین فستیڤاڵی کەلتوری کوردی بۆ یەکەم جار ئەنجام دەدرێت. کۆنسیل دیموکراتیکی کوردی سوئیسرا جەدەکە سوئیسرا و یەکێتی ژنانی کوردی سوئیسرا یێژەکە سوئیسرا ئامادەکاریەکانیان بۆ فستیڤاڵەکە خێراتر کرد و هاوسەرۆکی جەدەکە سە دیلان چەتینکایە ڕایگەیان ئامادەکاریەکان گەیشتون بە قۆناغی کۆتایی و کوردانی چوارپارچی کوردستان و دۆستانی کورد لە سوئیسرا بانکهێش دەکەن بۆ فستیڤاڵەکە کە لە 23 ئاب لە زوریخ ئەنجام دەدرێت. هەروەها ئەندامانی ناوەندی کەلتوری دیموکراتیکی کوردی زوریخ دەم کورد و ئەنجومەنی ژنانی بێریتان لە چوارچێوەی کارەکانی فستیڤاڵەکەدا کۆبوونەوە و بڵاوکراوەیشیان دابەش کرد. هاوسەرۆکی جەدەکە سوئیسرا دیلان چەتینکایە لە چالاکیەکەی دابەشکردنی زانیاریدا 41مین ساڵیادی هەڵمەتی 15 ئابی پیرۆز کرد و ئاماژەی بۆ کرد کە ئاماجی سەرەکی فستیڤاڵەکە پشتگیریە لە بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان وتی دەنگی ڕێبەرئۆجەلان دەگەێنین بە سەرانسەری سوئیسرا. چەتینکایە هەروەها ژنان و گەنجان و دۆستانی کوردی بانکهێش کرد بۆ بەشداربوون لە فستیڤاڵەکە کە بڕیارە ڕۆژی شەممە 23 ئاب لە کاتژمێر 16 لە زوریخ دەست پێ بکە. ئیدارەی خۆبەڕێوەبەری شەنگال بە مەراسمێک شەهیدانی مانگی ئابی بەبیر هێنایەوە و سەردانی گۆڕی شەهیدانیان کرد و بانگەوازیشیان لە کۆمەڵگەی ئیزەدی کرد کە خاوەنداری لە ڕەنجی شەهیدان بکەن. مەراسیمەکە لە گۆڕستانی شەهید دڵگەش و شەهید بەرخودان لە چیای شەنگال ئەنجامدرا. کەنداڵچی ئەندامی ئەکادمیای زانستە کۆمەڵایەتیەکانی شەنگال لەوێ ڕایگەیاند با ڕەنجی شەهیدان کۆتایی بە فەرمان هاتووە و وتیشی مانگی ئاب مانگی ژیانەوەیە بەڵام دوژمن دەیەوێت ئەم مانگە
گرنگە بۆ گەلی کورد و بەتایبەت کۆمەڵگەی ئیزەدی بکاتە مانگی قڕکردن و لە ناوبردن. وتیشی چیتر کۆمەڵگەی ئیزەدی وەک جاران نەماوە و خۆی دەپارێزێت. هەروە تشکیشی خستە سەر هێرشەکان بۆ سەر دەروز و عەلەوی و کەمینەکان لە سووریا. وتی ئێمە خاوەن هێز و ڕێخستنین و دژی هەموو هێرشێک بۆ سەر کەمینەکان دەوەستینەوە. هەروەها کەنداڵ تشکیشی خستە سەر پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و لەو بارەیە وتی ڕێبەرۆ جەلان هەر هەنگاوێک بنێت ئێمە وەک کۆمەڵگەی ئیزەدی بە هەموو هێزمانەوە پشتگیری لێ دەکەین. لا 19 و 20 تەمووز کۆمسیۆنی دیموکراسی خوشک و برایەتی و یەکگرتنی نەتەوەیی چوارم کۆبوونەوەی خۆی ئەنجام دەدات و لا کۆبوونەوەکەدا گوێ لا نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دایکانی شەمە و دایکانی ئاشتی دەگیرێ. سبەی کۆمسیۆنی دیموکراسی و خوشک و برایەتی لە چوارم کۆبوونەوەی خۆی ئەنجام دەدات و کۆمسیۆن لە دانیشتنەکەیدا گوێ لە نوێنەرانی دامەزراوە فەرمیەکان ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان و ئەو کەسانە دەگرێت کە سوکاریان لە شەڕدا گیانیان لەدەستداوە. هەروە لە کۆبوونەوەی 20 تەمووزیش کۆمسیۆن نوێنەرانی دایکانی شەمە و دایکانی ئاشتی بەشدار دەکات و لەوێ قسە دەکەن. هەروە لە دانیشتنی دووەمیشدا لەگەڵ نوێنەرانی ئیهە و کۆمەڵی مافەکانی مرۆڤ ئیهەدە و مەزلوم دەر و فەقفی مافەکانی مرۆڤی تاهیر ئێلچی کۆمسیۆنەکە بڕیارە کۆ ببێتەوە. ئەنجومەنی ژنانی دەم پارتی ڕایگەیاند لە بەرامبەر پەسەندکردنی سزای لە سێدارەدانی تا کۆکیکاری مافەکانی ژنان شەریفە موحەممەدی ناڕەزایەتی دەردەبڕن و جەختیشیان کردەوە دەبنە دەنگ و هەناسەی شەریفە موحەممەدی لە ڕاگەیاندراوەکەی ئەنجومەنی ژنانی دەم پارتیدا هاتووە ڕژێمی فاشیستی ئێران سزای لە سێدارەدانی بەسەر داکۆکیکاری مافەکانی کرێکاران و ژنان شەریفە موحەممەدیدا سەپاند و پەسەندی کرد. ئێمە لە دژی پەسەندکردنی ئەو سزا لە سێدارەدانە دەوەستینەوە و دەشڵێن دەنگ و هەناسەی شەریفە موحەممەدین و دادگاییکردنەکەیشی ئەوە نیشان دەدات کە داگیرکاری و توندەتیژی دژی ژنان لە ئێران بە یاسا ڕەوایەتی پێدەدرێت. هەروەها لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیشدا بانگەواز لە ژنان کراوە لە بەرامبەر پەسەندکردنی لە سێدارەدان پشتیوانی فراوان بکەن. بە گوێرەی سەرچاوە خۆجێیەکان بەرەبیانی ئەمڕۆ جەندەرمەی تورک هەڵی کوتاوەتە سەر چەند ماڵێک لە گەڕێکی مارینی نووسیبین و لە هەڵکوتانە سەر ماڵاندا سیراج دینچ و حەیات دینچ و گوڵپەڕی ئارسلان دەست بە سەرکراون. ڕاگەیاندراوە ئەو کەسانی کە دەست بە سەرکراون براونەتە فەرماندەی جەندەرمەی نووسیبین و هۆکاری دەست بە سەرکردنی ئەو کەسانە لە ئێستادا ئاشکرا نەکراوە. هێزەکانی حکوومەتی کاتی دیمەش جارێکی دیکە گربەستی سوڤەیدایان پێشل کردووە و دوێنێ شەو گوندەکانی عەریقە و ئەلخەرسەی ڕۆژاوای سوڤەیدایان تۆپباران کردووە. تۆپبارانەکە لە گوندی داما لە باکوور و ڕۆژهەڵاتی ڕۆژاوای سوڤەیدا بۆ سەرخانووی کەسانی مەدەنی ئەنجام درراوە و هێزەکانی حکوومەتی کاتی لە هێرشەکەدا چەکی قورسیان بەکارهێناوە. زانراوە لە هێرشەکەدا تا ئێستا هیچ زیانێکی گیانی لێن نەکەوتوتەوە. تۆپبارانکردنی گوندەکانی عەریقە و ئەلخەرسە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو ئاڵۆزی و ناسەقامگیریەکانی زیاد کردووە. لە دوانێکدا بۆ میدیاکانی ئێران یەحیا ڕەحیم سەفەوی ڕاوێژگاری سەربازی عەلی خامنەی ڕابەری باڵای ئێران ڕایگەیاندووە ناوچەکە لە ژێر هەڕەشەی جەنگێکی نوێدایە لە نێوان ئێران و ئیسرائیل. دەشڵێت شتێک بوونی نییە بە ناوی ئاگربەست و ناوچەکە لە درێژکراوی دۆخی جەنگدایە لەبەر ئەوەی پەیماننامەی ئاگربەست لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا واژۆن نەکراوە. هەروەها ئەم دۆخی ئێستا هیچ گەرنتیەکی نییە. هەروە ڕەحیم سەفەوی دەشڵێت باشترین ڕێگەی بەرگری هێرشی پێچەوانەیە.
میدیا عەرەبیەکان لە زاری تۆمبارەک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا سەبارەت بە چەکداماڵینی حیزبوڵڵای لوبنان و هەڕەشەکانی ئەو گروپە بۆ ڕێگریکردن لە داماڵینی چەکەکانیان زانیاری نوێ دەخەنە ڕوو. تۆمبارەک ڕێگەیاندووە ئێمە ژیانێکی باشترمان دەوێت بۆ لوبنان و دراوسێکانی و حیزبوڵڵاش دەبێت بژاردەکانی خۆی لە بەرچاو بگرێت و ناتوانێت شتێک وەربگرێت بەبێ ئەوەی لە بەرامبەردا شتێک بدات. هەروەها دەشڵێت ئێران هاوبەشە لاپرسی چەکداماڵینی ئەو گروپە، دەشڵێت ئێمە هیچ هەڕەشەیەک سەبارەت بە چەکداماڵینی حیزبوڵڵا قبول ناکەین و هاوکاریش لەلایەن هەمولایەکەوە هەیە و هیچ پێشنیارێکمان بۆ ئیسرائیلیش نەکردووە سەبارەت بە چەکداماڵینی حیزبوڵڵا. هەروەها لە کۆتاییشدا تۆمبارێک دەڵێت بە دوای هیچ ڕێکەوتنێکی نوێدان نین لە لوبنان، بەڵکو بە دوای جێبەجێکردنی ڕێکەوتنی ئاگربەستا دەگەڕێن. ئەمە لە کاتێکدا حکوومەتی لوبنان سەرەتای ئەم مانگا بڕیاریدا حیزبوڵڵا چەکەکانیان دابنێن و هەر زوو ئەمە کاردانەوەی لێکەوتەوە و نەعیم قاسم ئەمینداری حیزبوڵڵا ڕەتی کردەوە بە هیچ شێوەیەک پابەندی ئەو بڕیارەی حکوومەت بن. هەڕەشەش لە حکوومەت دەکەن ئەگەر بێت و بیانەوێت بە زۆر چەکەکانیان لێوەربگنەوە. کەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.